یەکێتر لەو کردارانە لەو صفاتانە یان لەو کارانەی کە ئێمە ئەنجامی دەین دەبین بە خۆشەویستی خوای تەبارەک و تەعالا ئێمەی خۆش ئەوێت ئەم صفاتە ئەم کاری کە ئێستا باسێکین تەکلیفی زۆر ناوێت زۆر ئاسانە بەڵام ئەمیش پێویستی بە پەلەکردن نییە لە کاتێکی کەمدا بەوەی صفاتێکی سووک و ئاسانەوە دەبی بە خۆشەویستی خوای تەبارەک و تەعالا خۆشتێ ئەویش ئەوەیە لە کاتی جەماعەتە کە جەماعەت ئەکەی کە ئەڵێی ئامین دەبی بە خۆشەویستی خوا وتنی ئەم ئامینە کەم نییە ئەوەندە ڕەزیل مەبە دەنگ بەرز ناکەیتەوە سنەتی پێغەمبەری خوا و ئەصحابی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەموویان بێت لە ئامینە دەنگیان بەرزە کردەوە تۆ بەدەنگ بەرز ناکەیتەوە یان زۆر جار لێویشت ناجوڵە دەڵێ ئامین زین ئەم حەدیثە ئەتگۆڕێ ئەبوو موسای ئەشعەری دەفەرمێت لە فەرمودەیەکی دوور و درێژدا دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئیذا صەلەیتم فأقیموا صفوفکم کاتی هەستان بۆ نوێژ ئەوە ڕیزەکانتان ڕێککەن یعنی پێش هەموو شتێکە ئاڵەسی بۆ نوێژ واجبی سەرشانمانە ڕیزەکانمان ڕێککەین قاچ و شانمان لە تەنیشتی یەک بێت قاچەکانمان جوان ڕووکەینە قیبلە و دڵەکانیشمان بەڕاستی چۆن جسممان ڕووی کردە قیبلە بەڕاستی دڵەکانیشمان ڕووکاتە خوا ڕووکاتە قیبلە ثم ليؤمكم أحدكم با کەسێک لە ئێوە ئیمامەتتان بکات فإذا كبر فكبروا ئەگەر الله ئەکبەری کرد ئێوەش الله ئەکبەر بکەن یعنی ئەمە دەرسمانەدا ڕیزەکان ڕێککەن ئەمجا با کەسێک ئیمام بێت ئەمجا ئەگەر ئیمام الله ئەکبەری کرد ئەم پاشان ئێوە الله ئەکبەر بکەن وإذا قرأ غير المغضوب عليهم ولا الضالين هركات إمام وتي غير المغضوب عليهم ولا الضالين فقولوا آمين لدواي أو أجر أو وتي نكو ولا الضالين هلا دريد نونكي طاو نكرتو علي آمين برتناك يا أمين أم رحمته ناقريته فلما كاتا إمام ضالينكي طاو أكات فقولوا آمين مجابلين آمين يحبكم الله أو كاتا خواي تبارك وتعالى خوش تاني دبن بخوش يستيخو بوي آمينكو لفرمديكي صحيح دا كإمام أحمد الروايات يكرو ولا غير أو يجدهات ولا صحيح الجامع الشيخ الباني دا فرمية صحيحة پیغمبری خوا صلی الله علیه و سلم فرمید یهود حسودیتان پیبن بمدوشته بسلام کردن و با آمین کردن لنوجده چون ام آمینه خیر و برکتی تای بو ایمه یکی لو خیر و برکتانه امه دلی آمین یحبکم الله خواهی گوره خوشتانی دوید دبن با خوشویستی خو ئایا ئێمە نوێژ و عیبادەت بۆ ناکەن کە ببین بە خۆشەویستی خوا بەڵێ ئەمە لە کاتی خۆیان بڵێ فإن الإمام فإذا كبر وركع فكبروا واركعوا فإن الإمام يركع قبلكم ويرفع قبلكم حديث قدر دريجة إمام بوي أمي باسكم إمام الله أكبر أكا ركوع أبا سرب زكاته بيشي إيوة بيشي مكون بيشي إيوة إمام الله أكبر أكا بيشي إيوة إمام سرب زكاته سردا أنا ويني بيشي مكون إيوة بدوايا برون بويا أقام لم خالة ببرزكانم لنيوجدا لنيوجي جماعة دا فلم مكة نلا سرب سكرنا ودا نلا سردانا واندن دا با إمام جاري با إمامكت بتمنى یان نەخۆشە وتی الله ئەکبەر چاوەڕێ بکە بە ئەو سەرخاتە زەوی ئەمجا تۆ بڕۆ وتی الله ئەکبەر پەلە مەکە گورجێک سەربەسکەیتەوە یان هەر خشەی هاتوویش سەربەسکەیتەوە پەلە مەکە ئیمام بۆ کراوە ئێوە چاوی لێ بکەن پێشی مەکەون
نەئەبێ لەگەڵیا بڕۆی نەئەبێ پێشی بکەویت بەڵکو دوای بکەوە شوێنی بکەوە فرمودەکە فرمودێکی صحیحە لە سنەنی ئەبی داوددا و لە صحیح الجامعدا شێخ البانی دەفەرمێ صحیح و لە ڕیوایەتێکی مسلمدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ کەوتت ئامین یوجیبکم الله خوای گەورە جوابی وەڵامە دوعاکەتە داتەوە جوابت دەداتەوە چونکە تۆ لە دوای ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین دوعاکەی ئەڵێ ئیهدینا الصراط المستقیم ئەی پەروەردگار هیدایەتم بدە بۆ سەر ڕێگە ڕاستەکەی خۆت دوعاکەی صراط الذين أنعمت عليهم ڕێگەی ئەوانەی کەوا نیعمەتی خۆت ڕژاندووە بەسەریانە کێن من النبيين والصديقين والشهداء پێغەمبەران عليهم الصلاة والسلام و پیاوچاکان و ڕازگۆیان و شەهیدەکان ڕێگەی ئەمانە بهێدێت ببڕ سەر ڕێگەی ئەمانەی کە نیعمەت ڕژاندووە بەسەریان داوای ئەوە ئەکەی لەخوا غەیری المەغضوب عليهم خوای گیان دوورم بگرە لەوانەی کە غەزەبی خۆت ڕژاندەوە سەریانە عليهم يعني اليهود وەکو پرسیارەکەن لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جوولەکە ئەم صفاتە لە هەر کەسێکیشدا هەبێ کە صفاتی جوولەکە بووە عالمن علمیان هەیە بەڵام عەمەلی پێ ناکەن علمیان هەیە عەمەلی پێ ناکەن ئەزانن ئەمە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم پێش هاتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوان مژدەی ئەوان ئەدا و چاوەڕێی ئەوانە کرد ڕۆژێ لە ڕۆژان پێغەمبەری ئاخر زەمان بێت و لە ئەمان بێت و چاک ئەزانن پێغەمبەری خوا صلی الله و لە دینەکەیشی شارەزان بەڵام عەمەلی پێ ناکەن و هەر کەسێکیش ئەم صیفەتەی تیا بێ ئەو غەضەبە ئەیگرێت و خوا پەنامان بدات علمی هەبێ بە دینی خوا پێغەمبەری خوا صلی الله بەڵام عەمەلی پێ نەکەن ولا الضالين من هم يا رسول الله صلى الله عليه وسلم فرسيانا كل صحابة ضالين قمراكان كان أي في غنبري خوا صلى الله عليه وسلم فرمي النصارى مسيحي كان بو مسيحي كان وهاوشيوي مسيحي كانيش بو أوان شنك أوان ببي علم إيش أكن علم يعني عمل أكن عمل ينزور ببي علم بلام يهود علم يعني هي عمل يعني عملي بيناكن سرنجێک بۆم کورتە ئایەتە و کۆتایی هەموو نوێژێکیش کە ئێمە لە ڕۆژانە پێنج فەرزە ئەنجام بدەین 17 جار ئەمە ئەڵێین داوا ئەکەی لە خوای ڕەب العالەمین دوورت بگێڕێ لەوانەی کە غەزەبی ڕژاندووە بەسەریان کە جوولەکە و هاوشێوەکانی جوولەکەیە و دوورت بگێڕێ لەوانەی کە غەزەبی ڕژاندووە بەسەریانە لە نەسارەکان و هاوشێوەی نەساڕ مەسیحیەکان و هاوشێوەکانی خێرە لە صفاتی ژیانی ڕۆژانەمادا شەو ڕۆژ شوێنی ئەوانەکەوین ئەم ئایەتە وتنی ئەم ئایەتەی تۆ لە نوێژەکان تا پێچەوانەی ئەو کردەوانەیە کە لە ژیانە ئەنجامی ئەدەین بیرت لەمە کردوێتەوە ئەزانی تۆ چی ئەڵێیت ئەمجا ئەڵێی ئامین ئەڵێی ئەی پەروەردگار یا ڕەب العالەمین ئەم دوعانەم لێ قبوڵکە کە لە یەهودیەکان نەبووم و شوێنی ئەوان نەکەوم و صفاتی ئەوانیشم نەبێت ولا مسيحيكانيش نبو مشين كوتي اوانيش نبو خوای گەورە جوابی ئەم دوعا ئەداتەوە بەڵام ئێمە بەکردەوە پێچەوانەی ئەمە ئەکەین پێویستە ئاگامان لە خۆمان بێت بزانە چی ئەڵێن خوای تەبارەک و تەعالا ئەمانەی داناوە بۆ ئەوەی لێمان خۆش بێت بۆ ئەوەی لێمان خۆش بێت ئێمجا لە ئامینەکەیشمانە بەڕێزەکانە باپەلە نەکەین پێغەمبەری خوا سڵ فەرمی کاتە ئیمام وتی غەیری المەغضوب عليهم ولا الضالين ضالينەکەی تەواو کرا ئەو کاتەوە فەقولوا ئامین چ فائیدەیەترمان هەڵدەسەکەوێ بۆ چەندین حەدیثمان لەسەر ئەمە هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم صحیح بوخاریدا ئەبو هورەیرە ومان دەگرێتەوە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله فەرمێت إذا قال أحدكم آمين وقالت الملائكة في السماء آمين کاتێ یەکێ لێوە ئەڵێ ئامین ملائكة لأسمان دل آمين فوافقت إحداهما الأخرى غفر له ما تقدم من ذنبه أجر آمين كيتو آميني ملائكة موافقة يقبل لقى الإمام دا أو غفر له ما تقدم من ذنبه خواه تبارك وتعالى قناحي له بيش خوشا أو آمينة فليلي مكة ندنگ برس كروا زور وندنگيش نزم كروا أواني كجياوازيها بيش چونك إيما دلين آمين دنگ برزكينوا شيعة كان آمين ناكن ئەمە جیاکاریەکە لە بینی ئێمە و ئەواندا
بۆیە داوکەین لە ڕب العالەمین لەبەر خاتری گەورەی خۆی ناوجوانەکانی مانگێرە لەو کەسانەی بەڕاستی خۆمان خۆش بێت و بەڕاستی ببین بە خۆشەویستی خوای تەبارەک و تەعالە. یا ربی خوایە بە مسلمانەتی بمانژێنی، بە مسلمانەتی زیندوومان بکەیتەوە و لە بەش شەفاعەتی پێغەمبەری خوا بکەین صلی الله تعالی عليه وسلم. یا ربی خوای لە تەپاڕێنەوە ثباتمان پێ بەخشە لەسەر ئەم دینە. یا ربی خوایە